کاریگەری حیکەمی ئیبن عەطاءوڵڵای سەکەندەری. حیکمەتەکان پارچەڕستەی کورت و قوڵ و پڕمانا و ڕیشەدارن. ئیبن عەطاءوڵڵا کۆمەکی کراوە و ڕێگاکەی ڕووناک بووە. بەرهەمی ئەزمونداری گیانێکە بۆی ژیاوە و پاش خۆی ئاراستەی موریدانی ڕێحەقی کردووە هەتا بنچینەکانی گەشت و سلوکەت فێر ببن و پارێزەری ڕێگای گەیشتنیش بن. حیکەمەکان وزەیەکی بەرەکەتداری پڕجۆشن، شەوق و بەرچاوڕوونی زیادەکات بۆ وانەی دەیانەوێت فێری هەژاری و دەستە ئوسانی و کۆڵەواری تەکا لە دەرگانەی خوایە و دوور تەخاتەوە لەوەی هەژاری و کۆڵەواریت ببەیتە دەرگانەی بێجگە لە خوا. حیکەمی ئیبن عەطاءوڵڵا لێک کاتدا ئاگدار دەکات کە بەندایەتی و چاکەکردن کیفایەتی ڕێگەت ناکەن و گوناه و تاوانیش لێواری تیاچوون نییە. هەمیشە چاوەکانت دەخاتە سەر ڕەحمەت و بەخشندەیی و فەزڵی خوا و فێری حەقیقەتی تەوحیدت دەکات. خۆی گەورە دەفەرمێت وهو الذي يقبل التوبة عن عباده ويعفو عن السيئات. سورة الشورى. ئاگاتان لە بەرەبەیانی هەموو کردەوە و ڕازوونیەتەکانتان بێت. ئەوەی سەرەتاکەی پرشنگدار و نورانی بێت کۆتاییەکەیشی ڕووناک و بەرەکەتدار دەبێت و عاقبەت خێرە بێ ئینشاء الله. من أشرقت بدايته أشرقت نهايته. حیکەم تەنها چەند وتەیەکی ئەدەبی نین و بەس، بەڵکو بەرهەمی فەلاحەتێکی درێژخایەنە لە زەوی پڕ لە درک و داڵی نەفسی خراپەویستدا و کۆکردنەوەی حاصڵاتە و پێشکەشکردنیەتی کە کاری دڵبوو سەرڕێژ دەکات و دەگاتە دڵانی تریش. وەختی قوتابخانە بە زانستەوە زیندوو بێت، دینیش بە مەردی ڕێ و حەقناسانەوە زیندووە. حکمەتی یەکەمی ئیبن عەطاءوڵڵا. شێخ ئیبن عەطاءوڵڵا دەفەرمێ من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. واتە لە نیشانەکانی پشبەستن بە کردار کەمی ڕجا و ئومێدە بەخوا لە کاتی تێکەوتن و هەڵەکردنە. خواناسی ڕاستەقینە تەسلیمبوونی تەواویە بێت. ئێمە لە کیشوەری هەژاریە لەدایک بووین و لە زەوی دەستەوسانیە ئەمانەوێت پاچەکۆڵە بکەین و باشترینیش بڕوێنین و پێشکەشی بکەین لە نیشانەکانی پشتبەستن بەخۆت و پشتکردنت لە پشتبەستن بەخوای تەعالا ئەوەیە لە کاتی گوناه و هەڵە و پەڵەیە ئومێدت بەخوای گەورەکەم بێتەوە. ئەم وتەیە ڕێک بە باڵای عارفەکانە بڕاوە. ئەوان ئەوە دەبینن کە هەموو کردەوەیەک لەلایەن خواوە مۆڵەتیە درێت. هیچ هێز و حەول و قووەتێکیان نییە بەخوا نەبێت. تەوفیقات و فریادڕەسی خوایە دەیان خاتە سەر چاکە و پێکانی کارەکان. والله خلقكم وما تعملون. سورەتی الصافات ئاەتی 96. ئیتر زۆر دڵخۆش نابن بەکردەوە باشەکانیان و چونکەوا نابینن بە باز و هێزی خۆیان ئەم کردەوە چاکانیان کردبێت. بەکەم تەرخەمی لە تاعەت و هەڵەش ئومێد بڕاوی لای خوا نابن چونکە ئەزانن هەموو بەنی ئادەمێ هەڵە ئەکات. ئەمان نقمبووی دەریای ڕازی بوونن بە قەدەرەکانی خوا، دەستیان بەڕایەڵەی قەزای خواوە گرتووە. وەڕەبوکە یەخلوق ما یەشاء وەیەختار. سورەتی ئەلقەسەس ئاەتی 68. کرداری باشیش ئەرزشێکی نییە هەتا قبول کراو نەبێت. قبول بوونیشی بە فەزڵ و ڕەحمی خوایە و هیچی تر نا. کرداریش کێشی نییە ئەگەر کەشتی نەجاتی ئیخلاس فریای نەکەوێت. ئیخلاسیش خۆی فڕێداتە بازنەی قبول بوون و ڕازی بوونی خوایی هەتا بەشی وەرگیرانی بدرێت. عارفەکان پشت بەخوا دەبەستن و نەزانەکانیش پشت بە خۆیان دەبەستن. هەرگیز کردەوە باشەکانی خۆت لێ قەبە نەبێت و گوناهباری خەڵکیشت لێ نەبێتە پیاو باشی خۆت و تیاچوونی ئەوان. خەیاڵی گوناه و حەسرەتێک. چیرۆگنووسی بەناوبانگی بەرازیلی پاولۆ کۆیلۆ بەسەرهاتێ دەگێڕێتەوە. بە هەندێک زیادەنووسین و چیاکاریەوە ئێمە لێرەدا دەیهێنین. دوو قەشە بەیانیەکی زوو بوو. دەیانویست لە ڕووبارێ بپەڕنەوە.
هەرچی یەکەیان جیهانێکی جیاوازیان هەبوو، هەرچەندەوە بەستە یەک ڕواڵەتی دینداری بوون. هەرچی یەکەیان سروشتێکی جیاوازیان هەبوو لە بژاردەکانی خێر و شەڕدا، هەردووکیشیان بزواوی نەخشەکانی قەدەر بوون. گەیشتنە تەنکە بوارێک لە ڕووبارەکەیە، لە باس و خواسی جیاوازا بوون و هاوشانی یەکتر بوون و دەڕۆشتن بڕیا. لە پڕ کچێکی جوان و تازە پێگەیشت و وەک ئەوان لە کەنار ڕووبارەکە وەستا بوو، وشەی لە گەر و بڕین و خەیاڵی پەرت و بڵاوکردن. بە حوزوری ئەو دەرگایەکی تری قەدەریان لێکرایەوە. بینینی ئەم ئافرەتە لەم شوێنە چۆڵەیە کارتێکی قەدەرە بۆ ویستی جیاواز و ئیختیاری مرۆڤەکان. ئەم چرکەیە زۆر جیاوازە لە چەند خولەکێکی پێشتر. صیفەت و خۆویستی فرە ڕەنگ بە دەردەکەوێت، مەخفیەک نییە سەر نەکەوێت، دەردەکەوێت. قوڵاییەکانی ناخی مرۆڤ و فەلسەفە کەڵەکەبووەکانی و ئەنانیەتە جێگیرەکەی و فرمێسکە تیمساحیەکانی و سروشتە ئەسڵیەکەی و داهاتە معنەویەکانی لە داوێکا ڕاوەکرێن و بە ئاسانی بەر ساحەی عەرەزاتی بچووکی دنیا دەکەوێت. کچەکە داوای لە قەشەکان کرد هەتا کۆمەکی بکەن و بیپەڕێننەوە بۆ ئەو بەری ڕووبارەکە، لەبەرەوەی بە خودی خۆی زاتی لێدانیە و ڕووبارەی نەبوو. بۆ ساتێک بێدەنگی دروست بوو، دەتوت بێدەنگی ئەشکەوتێکی ژێر 40 مەتری ئاوی دەریا گەورەکانە. قەشەی یەکەم بێدەنگی داگیری کرد، زۆر درەنگ، زمانی لە قوفڵی ئەندێشەی دەربازی بوو. لەوێیە هیچی نەوت، بەڵام کار و پیشەی و هەیئەت و ڕواڵەتی بازگەی بەرپەرشدانەوەی ئاوە تاوانێک بوون. بەڵام قەشەی دووهەم پێیوت بەسەر چاو منەت پەڕێنمەوە. لە ئامێزی گرت و باوەشی پیا کرد و لە ڕووبارەکە پەڕاندیەوە. ئەویش سپاسی کرد و کۆتایی بە هەموو شتێک هات. هەردوو قەشە درێژیان بە سەفەرەکەیاندا و کچەکەش لێیان جیابوویەوە و بەڕێیەکی تردا ڕۆشت. قەدەر دەمانداتە دەستاقیکردنەوە هەستیارەکان، ئەوانەی لە شەوێکی نوتەک و تاریکا چرایە کەڵەکەن و داهاتی ئەو ڕۆژیان دەدەنە بەڕووناکی زۆر کەمن. هەردوو قەشە ڕێیان کرد هەتا نزیکی خۆراوە بوون. قەشەی یەکەم بێدەنگیەکی خەماوی و بێزاریەکی ترسناک و بێ ئۆقرەیەکی حەسرەتاوی داگیری کردبوو. قەشەی دووهەم کچەی لە باوەش گرت و دەربازی کرد لە ڕووباری بەخڕ و کۆمەکی و یارمەتیدا و کۆتایی هات. کەوتەوە ناو باس و خۆسەکانی پێش ڕووبارەکەی، بەڵام قەشەی یەکەم تەنها بەڵەیە کرد و هیچ ئاگای لەو توێژەکەیان نەبوو. ئاش لە خەیاڵێک و ئاشەوان لە خەیاڵێک. مەراقی گوناهی لە باوەشگرتنی ئافرەتێک لەلایەن قەشەی هاوڵیەوە گنگڵی پێدا. بۆچی ئاوا گوناهێکی ئەنجامدا؟ بۆچی لە ئامێزی گرت؟ بایەکێکی ترەوەی بکردایە، با خۆی لە ئاوەکەی بدایە. هەرگیز نێویست وەک ئەوەی کە قەشەی هاوڕێی ئەنجامیدا بۆ ئەو کارە بڕوانێت. قەشەی یەکەم چەند سەعاتێکی دوور و درێژ خۆیە خواتەوە کە بۆچی هاوڕێکەی ئەو کارە ناپەسەند و حرامەی ئەنجامدا. توانای خۆگری نەما و وتەکانی بە قەشەی هاوڕێی بڕی و بە دەنگێکی ناڕازی و خەمباریەوە وتی: باشە تۆ چۆنەوە ئافرەتت لە ئامێزگرت و باوەشە پیا کرد؟ بە بیانووی ئەوەی یارمەتیە دەیت و ئەی پەڕێنیتەوە لە ڕووبارەکە. قەشەی هاوڕێی هەناسی ئیکیاڵ کێشاوتی: کاکی من، ئەوە بوو من بەیانی زوو بوو لە ڕووبارەکە پەڕاندمەوە و ڕۆژ بەڕێی خۆیەوە، بەڵام تۆ هێشتا و ئافرەتە بە باوەشتەوەیە و ناتەوێت لە ئامێزی خۆتی بکەیتەوە. ئیخلاس نوێبوونەوەی بەردەوامی دەوێت. وەختی ئیبن عەتاءوڵڵا و مردانی ڕێ دەستیان بەم کارە ناوازانە کرد. دەیانزانی هەموو خەڵکی ملی ڕێی تیاچوونیان گرتووە. تەنها زانا ڕەبانی و قیامەت ویستەکان نەبێت، زاناییش بەبێ زانست نابێت، زاناکانیش زۆرینەیان تیاچن، تەنها ئەوانیان نەبێت کە کار بە زانستەکەیانەکەن و لە خوا ترس و تەقوادارن، کەواتە زاناییش کرداریەوێت. زانا خاون کردارەکانیش تیاچن، تەنها مخلیص و بۆ خوا لێبڕاوەکانیان نەبێت، کەواتە دەبێت دەستیان بگا بە ئیخلاسی ئاڵتوونی و پاڵفتە و بێخەوش، ئەگینا لە تیاچۆکانن. ئەم مخلیصانەش بەردەوام ڕێگەیان پڕمەترسیە و دەبێت ئاگداری خۆیان بن. بە ئاگابوونیش
بەبێ خۆشەویستی خوا و کۆمەکی خوایی مەیسەر نابێت. کەواتە ئیخلاص هەمیشە پێویستی بە نوێبوونەوەی بەردەوام هەیە. ابن عطاء الله بەکردار گەیشتە ئەوەی کە بڵێت من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. لە نیشانەکانی پشبەستن بە کردار واتە کرداری خۆت کەمی ڕجا و ئومێدە بەخوا لە کاتی تێکەوتن و هەڵەکردندا. دوای ئەم قەناعەتە ڕێکدا کوتا و ڕیشەدارە دەیفەرموو دەگەڕێم بۆ خەم نایدۆزمەوە. ئالێرەیە بوو ئوستاد و شێخەکەی پێیوت ئەوە ڕێگەکەت ناسیوە و دەستی پێوە بگرە و بەری مەدە. تۆ دەبیتە مفتی هەردوو ڕێگای شەریعەت و حەقیقەت. ئەبێت بگەینە ئەو دەرەنجامەی کە سەرچاوەی هەموو گوناه و بێ ئاگایی و ئارەزوویەکی خراپ ڕازی بوونە لە خودی خۆت، سەرچاوەی گەیشتن بە هەموو تاعەتێکی کامڵ و بە ئاگابوون و پاکێتیەک ڕازی نەبوونە لە نەفسی خۆت. ئەگەر تێکەڵیەکت بۆ هاتە پێش و بۆ گیان نەکرایەوە بزانە کامیان لەسەر دڵ و دەروونت قورسی و بارگرانیە ئەوەیان جێبەجێ بکە، چونکە نەفس و دەرونی بەدکار حەقی بەلاوە قورس و گرانە و نایەوێت تۆ حەقانی بیت و باری حەقویستی هەڵبگریت. ئێمە لە ناو ناز و نیعمەتی بوون و کۆمەکی خواییین و حەقی سوپاسگوزاریمان پێ نادرێت. لەبەرەوە هەمیشە چاوەڕوانی ڕەحم و بەخشایشی خواین، هەژاری بەردەرگانەی حەق تەعالاین. ئخلع نەعەلەیکە ئینەکە بالوادی المقدەسی طووە. دانی پیا بنێ هەتا کۆمەکی بکرێیت. ئینەمە الصەدەقات للفقەراء. وتیان بە ئەبایەزیدی بەستامی بۆچی هەست بە شیرینی ئیمان ناکەین؟ فەرمووی ئێوە بەندایەتی عیبادەتەکەتانەکەن، ئەگەر بەندایەتی خواتان بکردایە چێژی بەندایەتیتانە بینی. نوێژەکەیت چونکە لەسەری ڕاهاتوویت هەتا بەهۆیەوە بچیتە بەهەشتەوە. عیبادەتت بۆ حەز و غەریزەیەکە، نزیکە بم لەخوا هەتا دوعاکانم قبول بکە، هەتا مناڵم پێ بدە، هەتا بە پیاوچاک بناسرێم. نەخێر، ئەبێ بەم جۆرە بێ. خواپەرستی بۆ ئەوەیە چونکە خوای تەعالا مستحەقی ئەوەیە زۆر بە باشی بپەرسترێت. وەختێک گوناهێکم کرد ئیتر پشتم لە عیبادەت سار بێتەوە و پشتوێنی گوناهباری لێ بکەمەوە و یەک بەدوای یەکا ببمەنێ چیری گوناه و ڕۆژانە سەدان و هەزاران گوناه ئەنجام بدەم، ئەمە بەندایەتی نییە. ئەمەیە مەترسی پشت بەستن بە چاکەی خۆت و وابزانی چاکەکانت تۆ ئەکەنە شایستەی بەهەشت و ڕازیبوونی خوایی. نابێت گوناه ساردێ بکاتەوە لە چاکە و بەندایەتی خوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو بەنی ئادەمێ هەڵە ئەکا، بەڵام باشترینی هەڵەکاران تەوبەکارانن. نەفسی مرۆڤ وەک مناڵێ وایە کە فێری شیری مەمکی دایکی بووە. ئەگەر نەبڕێنرێتەوە لە شیر هەتا گەورە ئەبێ هەر شیرە خوات و هیچی تر. کە گوناهت کرد ڕامەکە لە خوای گەورە، بڕۆرە خزمەتی و داوای لێخۆشبوونی لێ بکە. ئەو کاتە دەچیتەوە ناو کرۆکی عیبادەت. ئەگەر چاکە و بەخشایشی خوایی نەبێت، ڕەزامەندی خوا و بەهەشتی نەبراوە دەست کەس ناکەوێت. ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا. سورة النور آية 21. خو ئەگەر فەزڵ و میهرەبانی خوا نەبوایە لەسەرتان یەککەستان هەرگیز لە گوناه پاک و پوختە نەئەبووەوە. چ شتێک بارتەقای خلود و بەهەشتی هەتا یەبێجگە لە فەزڵ و ڕەحمەتی حەق تەعالا. ئەمەش ئەوە ناگەێنێ کە کردداری چاکە بایەخی نییە و خراپەش پڕمەترسی نییە. لمثل هذا فليعمل العاملون. سورة الصافات آية 61. دەبا هەوڵدەران بۆ گەیشتن بە ئامانجی ئاوا هەوڵ بدەن و لێ ببڕێن و کار بکەن لە دنیادا. لە پێناوی ئەمە و بۆ نمونەی ئەمە کارکەران کارەکانیان ئەنجامەدەن. ونودوا أن تلكم الجنة أورثتموها بما كنتم تعملون. سورة الأعراف آية 43. بانگیان لێکرێت ئەمە ئەو بەهەشتێ بە میرات وەرتانگر بەهۆی ئەو کارە باشانەوە کە ئەنجامتاندا. هەموو ئەمانە بکرێ هەتا بگەیتە ڕازیبوونی خوا و فەزڵی خوامان بەسەرا بڕژێت. بەهەشت بە فەزڵ و ڕەحمی خوا درێت و پلەی بەهەشتیش کردار و ئیخلاص لە کردارە دیاریەکات و ئەویش هەر بە بەخشندەیی و میهرەبانی حەق تەعالایە. نابێت، دەبێت بۆ خوا بەکار بهێنرێت.
واتە بڵین من چاکاکەم ئەبێ بمخاتە بەهەشت، چونکە خوای گەورە زاڵ و دەستڕۆشتووە بەسەر بەندەکانیا، نەک بە پێچەوانەوە و ببینە شەریکی خوا نەعوذ بالله، وهو القاهر فوق عباده وهو الحكيم الخبير. سورة الأنعام آية 18. هەر خۆشیەتی زاڵ و دەستڕۆشت و بەسەر هەموو عەبدەکانیە، هەر ئەویشە کە کارزان و کارجوان و بە ئاگایە بە کاروباری بەندەکانی. ئوریثتموها بما كنتم تعملون. سورة الزخرف آية 72. منە و کارە باشە ئەکەم و بەهەشتیش لە تۆ نابێت وەک میراتگری مطلق بیبینین، چونکە چاکەیەکی بچووکی بەندەکان بەرامبەر نییە بە بەهەشت و ڕەزامەندی خوایی. کڕینی بەهەشت نییە بەو مانایی کە حەقی خوای تیا نەمێنێت. کردارە نوقسان و کاڵ و کرچەکانی ئێمە دەرەقەتی کڕینی بەهەشتی هەتاهەتایی نایەت و کرێی ئەو خولود و هەتاهەتاییە بە ئێمە نادرێت. لە نیشانەکانی پشبەستن بە کرداری خۆتەوەیە کە گوناهێک ئەکەیت سارد بوونەوە لە بەندایەتی ڕوتیەکە. هەمووتەیی ئیبن عەطاءالله پیکێکی پۆڵاینە، بەرگومان و وەهمی باوەڕبوون بە ئیستیعلایی و بەرزەفڕی نەفس دەکەوێت. چەند ناشرین و بێزراوە ئەو دیندارەی فەخر بەسەر خەڵکیەکە بەوەی کە ئەو ناوازەیە و ئەوی تر نا. بە عیبادەت و چاکەکاریت فەخر و شانازی بەسەر خەڵکیە ئەکەیت. شاعیرە زۆر جوانی وتووە کە دەفەرمێت: إذا رمى كبر بالصلاة مقصمها فتاركها عمدا إلى الله أقرب. واتا گەر نوێژێ خاوەنەکەی تووشی کیبر و خۆبەزلزانی بکات، نوێژنەکەرێک لەو لە خوا نزیکترە. ئەم ڕێگایە تەرکی زۆر شتیەوێت. چاکردنی دڵ بە ئیخلاس و ڕازگۆیی و ئیطمئنان و دامەزراویە بێت. چاکردنی نهێنە گەورەکانی ناو جیهانی لەتیفەکانمان بە مراقبە و چاودێری و مشاهدە و معریفەیەکە بێت کە بەهۆیەوە بگەینە ناو کرۆکی تەوحید و یەکتاپەرستی. چاکردنی ڕواڵەتیش بە دوورکەوتنەوە لەو کارانەی کە فەرمانمان پێکراوە نزیکی نەکەوین و بەجێبەجێکردنی فەرمانەکانی حەق تەعالا بێت. چاکردنی ناو ئاخن و ویژدانیش بە چاکبوونەوە لە ڕەزیلە و ناپەسەندیەکانە بێت و خۆڕازاننەوە بە جۆرەها فەزیلەت و چاکەکاری. چاکردنی نهێنی قوڵەکانمان بەشکانەوە و تەمێکردن و ڕاهێنان لەسەر ئاداب و ئاکاری زۆر بەرز و وەرزشێکی قۆڵی معنەویە بێت. با کۆڵەکە گەورەکەی پشتت ڕەحم و بەزەیی و بەخشایشی خوایی بێت. ئەبوبەکری کەتانیە فەرمێ ئێمەی گرۆهی هەژارانی دەرگانەی خوا واتە موریدانی حەق لە سەرەتای عەهد و ڕێکردنمان بەدەست نوێژی عیشاوە نوێژی بەیانیمانە کرد. ئەگەر یەکێکمان خەو زۆری بۆ بهێنایە هەموومان ئەو کەسەمان بە باشتر و زۆر چاکتر لە خۆمان دەبینی. کێشە گەورەکەمان فرامۆش کردووە. بەداخەوە زۆرێک لە ناوەندە زانستی و شەرعی و ئەکادیمیەکان گوێ بەم بابەتانە نادەن لە کاتێکا قەزیەی گەورە و جەوهری و بنەڕەتین. زۆر جار تەفسیری قورئانە خوێنن و بەکاری دێنن بۆ پاڵپشتی گروپ و دەوروبەری خۆیان و کورت ئەهێنن لە تێگەیشتن و بەرەکەت و گەیاندنیاندا. عەقیدە خوێنن بۆ دەمەدەمێ و پەرتکردنی زیاتری موسڵمانان و زۆر بابەتی تریش بە هەمان ئاڕاستەیە دەبرێت. ئایا ئەمە کێشە گەورەکانی موسڵمانان چارەسەرەکە؟ ئەم بابەتانە هۆکاری کەمکردنەوەی نەخۆشیە کوشندەکانی تەکفیر و تەبدیع و تەفسیق و ئیلحاد نین. خوای تەعالا نەخۆشیە ترسناکەکەی ئەم سەردەمە ناوەبات بە باڵتینول ئیثم کە دەروون نەخۆشەکەوێت و چارەسەری ساختە چارەی ناکات. ئەبێ لە دەریای شیرین و زوڵاڵی زانا و مەردە ڕەبانیەکانەوە بگەینەوە بەسەر چاوەپاکەکەی قورئان و سوننەت هەتا شاڕێگای ئیستیقامەت و ویلایەت و تەقوا و زوهد و دنیانەویستی بە مرۆڤی بەلاڕێدا برا و ئاشنا بکەینەوە. نمونەی کتێبەکانی ئیحیا علوم الدین و ڕیسالەی قوشەیری و حکەمی ئیبن عەطاءالله و پەیامەکانی نووری مامۆسا سەعیدی نورسی ئەستێرەکانی ئەم ڕێگە پرشنگدارن. من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. نەکەی چاکە و عیبادەتت وات لێ بکە پشت بگەیتە تەوفیق و ڕەحمەتی خوا و وابزانی بە خودی خۆت ئەتوانی سوارچاکی ڕێی بەهەشت بیت.
فرمودەیەکی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کات و ئەفەرمێ لن يدخل أحدكم الجنة عمله قالوا ولا أنت يا رسول الله صلى الله عليه وسلم قال ولا أنا إلا أن يتغمدني الله برحمته واتا هیچ کەس لە ئێوە بەهۆی کردەوەکانیەوە ناچێتە بەهەشتەوە وتیان تەنانەت تۆش یا رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی تەنانەت منیش إلا ئەبێت بەلێ شەئەبی ڕەحمەتی خوا بچینە بەهەشتەوە پشت بە چاکەی خۆتان مەبەستن بەو مانایی وەختێ هەڵە و بێئاگاییە دێ بەسەرتانە لە چاکە و خواناسی سارد ببنەوە خاوەنی کتێبی جەوهەرەت التەوحید فەرمێت ئەگەر پاداشت دراینەوە بە بەهەشت ئەوە هەمووی فەزڵ و بەخششی خوایە و ئەگەریش سزا دراین بەدادپەروەری خوایە کە سزا و دۆزەخ دەبێتە شوێن و مەئوامان خوای گەورە دەمانخاتە ژێر مەنەتی بەرفراوانی ڕەحمەت و بەزەی خۆیەوە وەختێ دروستی کردوین و بە ئیماندار و مسلمان هێناوینی و بێشماری نیعمەتەکانی خۆی پێبەخشیبین بل الله يمن عليكم أن هداكم للإيمان قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإسلام كي إيمان و إسلامتي للا خۆشەویست کردووی بێجگە لە خوای تعالی هەرگیز بە خەیاڵیش کردەوەکانت نەخەیتە بازاڕی کڕینی بەهەشت و نەڵێیت ئەوە فەرمانەکانتم جێبەجێ کرد و بەهەشتی وادە پێدراوم پێ بدە ئەو کاتە ئازاد نابیت و مەترسی گەورە بۆ خۆتە خوڵقێنی پێشینە ساڵحەکانیان فەرموو خۆی گەورە خالیق و دروستکەری کردداری مرۆڤە وەختی حەمد و ستایشی خواکەی بە زوبانت پێویستە لەسەرت شکری خوا بکەی کە زوبانی جوڵان دویت و ستایشی خوای پێەکەیت ئافرەتێکی تێگەیشتوو ئەو ئافرەتەی لە ماڵێکی مسلمانە کاریە کردو شەو هەڵەسا بۆ شەو نوێژ و زیکر و پارانەوە و لە شەوێکیانە ئەی فەرموو اللهم إني أسألك بحبك لي أن تسعدني أن تعافيني أن تكرمني خوای داوا لێکەم بەو خۆشەویستی کە تۆ هەتە بۆ من کە ئەمرانم بکە خاوەن ماڵەکە ئاگاداری بوو پێیوت کچی من چۆنەڵی خوایە بەو خۆشەویستی کە تۆ بۆ منە هەیە بڵێ خوایە بەو خۆشەویستی کە من هەمە بۆ تۆ ڕاسترا ئافرەتە ئیماندارە پێگەیشتۆ کە وتی گەورم ئەگەر خوای گەورە منی خۆش نەوێ لە نیوە شەوە هەڵم ناسێنێ بۆ شەو نوێش خوای گەورە فەرمێ ولكن كره الله بعاثهم فثبطهم وقيل اقعدوا مع القاعدين سورة التوبة آية 46 وتخوا هاتنياني پێ خۆش نەبوو گرێ خستە بەردەمیان و وریان نەما و پاڵیان لێدایەوە خوای گەورە لەبەرەوەی ئێمەی خۆشەوێت کردار و عیبادەتی کردو بە هۆکاری چوونە بەهەشتمان ئەگینا ئەگەر لێپرسینەوەی وردمان لەگەڵ بکە شایستەی چرکەیەکی چوونە بەهەشت و بستێک لە بەهەشت نین بە هەموو کردەوە چاکەکانی دنیامان تەنها ڕێی ڕەحمی خوامان هەیە لە فرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە بەندەیەک ئەڵێت یا ڕەبی بەدادپەروەری خۆت لێپرسینەوەم لەگەڵ بکە نەک بەڕەحمت من گوناهم نەکردو و چاکم کردووە خۆی گەورە نیعمەتی چاو و بینایی بەبیرە هێنێتەوە و دەفەرمێ ئایا مافی شکر و ستایشی خوات بە تەواوەتی داوە لەسەر نیعمەتەکانی بیناییت دەردەکەوێ هەرچی چاکەیەکی کردووە بە ئەندازەی نیعمەتی چاو و بینایی نەبووە کە لە دنیادا پێی دراوە خۆی گەورە فەرمێ وەڕەحمەتی واسعت كل شيء فسأكتبها للذين آمنوا وكانوا يتقون سورة الأعراف آية 156 واتە بەزەیی و میهرەبانیشم ئەوەندە زۆرە هەموو شتێکی گرتووەتەوە و بەشی هەموو کەسێکەکە بۆ کەسانەی ئەنووسم کە پارێزکاری لە گوناه و خراپاکەن بە هیچ کەسێک نەڵی تۆ بەهۆیم گوناهەوە خوا لێت خۆش نابێ ڕەنگە ئەم دڵ و دەروون و وتنەی تۆ پشت بەستنت بێ بەکردەوە و عیبادەتی خۆت و سەرکەش و نەکبەتی کردبیت هەرچەندە کردەوەی باشە زۆر بێ ناگەی بە پێغەمبەران سەلامی خوایان لێبێت ئایا حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم پشتی بە چاکەی خۆی دەبەست ئایا حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لێبێ پشتی بە چاکەی خۆی دەبەست ئەگەر وا بوایە حەزرەتی ئیبراهیم نەیدەفەرموو ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم آيتەکانی 86 بۆ 89 سورەتی الشعراء واتە یا ڕەبی ڕۆژێ ئەو خەڵکە لە مەحشەر زیندووە کرێنەوە ڕیسوە ئەو شەرمەزارم مەکە ئەو ڕۆژە نەماڵ سوودەدات و نەمنەئەڵ و کوڕان بە کەڵک دێن
مەگەر کەسێ کە بە دڵێکی ساغەوە بێتە حوزوری خوا. هەموو کردەوە چاکەکانی خۆی بیر چوویەوە، وا هەستیە کرد بە ڕوت و ڕەجاڵی لە خزمەتی خوای تەعالایە ڕاوەستاوە و هیچ شتێکی پێ نییە هەتا نزیک بێتەوە لە خوای گەورە. ئەو کەسەش کێ بێت؟ حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السەلام. ئایەتی ئودخولوا الجەنەتە بیما کنتم تعملون، بیما کنتم ناو ئاخنی پڕپڕە لە فەیض و ڕەحمەت و بەخششەکانی خوا. اینجا بەهۆیەوە ئەچیتە بەهەشت بە بەندایەتێکی ئیختیاری لە ڕەحم و سۆز و بەزەی خوا نزیکە بینەوە. پێچەوانەکەشی بەسەر پێچی و گوناه و تاوان لە خەشم و قینی خوایی نزیکە بینەوە. حەج مناڵێ کراسی گەورە پیاوێ لەبەر بکە ئەبێتە گاڵتەجاری خەڵکی. پێویستە خۆمان باش بناسین. یارمەتی و کۆمەکی ئەکرێیت بۆ چاکە و ئیمان، بەڵام کە کوفر و خراپەکاریت هەڵبژار ڕێگای خراپەت لێ ناگیرێ. فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام ومن يريد أن يضله يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء. سورة الأنعام آية 125. ئەو کەسە کە خوا بێوێ ڕێنمووی بکە بۆ دینی ئیسلام، دڵ و سنگی فراوان و گوشا دەکا. کێش خۆی حەز بکە گومڕای بکە وا بە توندین نەفەستەنگیەکە دەڵێی بەرەو ئاسمان سەرەکەوێ کە تۆ بەرخۆرت هەڵبژارد بۆ ئەوەی گەرمت بێتەوە. گەرمیت دەسەکەوێت و سەرمات نامێنێ، بەڵام کە ژێر شەختە سەهۆڵەکانە هەڵبژارد ڕێت لێ ناگیرێت و لۆمەی خۆتت دەکەوێتە سەر. ئێترە و کاتەش دەرگای دڵت داخات و هیدایەت نادا، چونکە لە گۆڕەپانی فراوانی هیدایەت هەڵهاتوویت و خۆ بە زلزانی سەرگردانی کردوویت. سأصرف عن آياتي الذين يتكبرون في الأرض بغير الحق وإن يروا كل آية لا يؤمن بها وإن يروا سبيل الرشد لا يتخذوه سبيلا وإن يروا سبيل الغي يتخذوه سبيلا ذلك بأنهم كذبوا بآياتنا وكانوا عنها غافلين. سورة الأعراف آية 146. وتبي گومان أو كساني كبنا حق لسر زوي تكبروا دزدريجيكن لورگرتنی نیشانەکانی خۆمیان لادەمو ناهێڵم لیان تێبگەن و ئەگەر هەر ئاەت و بەڵگەیەکیش ببینن بۆ یەکتاپەرستی ئەوان هەر باوەڕی پێ ناکەن و بە جادووی دانێن، یا ئەگەر ڕێی بەختیاری و سەرفرازی ببینن وەری ناگرن و پیا ناچن. خۆ ئەگەر ڕێی خراپەکاری و سەر لە شێواوی ببینن خێرا وەریەگرن و کاری پێکەن. ئەوەش چونکە ئاەتەکانی ئێمەیان بە درۆدا ئەنا و غافڵ و بێ ئاگاش بوون لیان و سەرنجیان نەدانێ. رابعي عدوي رحمتي خوي لبيدي فرمو اللهم إني ما عبدتك طمعا في جنتك ولا خوفا من نارك ولكني علمت أنك رب تستحق العبادة فعبدتك وأنا أحوج الناس إلى جنتك. دي فرمو يا ربي من بطماعي بهشتو لترسي دوزخت ناپرستم بلكو من دزانم تو پروردگارێکی شایستەی پەرستنی لەبەرەوە ئەتپەرستم. لە کاتێکیشا لە هەموو کەسێ زیاتر داواکاری بەهەشتەکەتم و پێویستم پێێتی و پەنات پێگرم لە ئاگری دۆزەخەکەت. یەکێک لە عارفەکانە فەرمێ هەچ کەسێ بگاتە ناوکرۆک و حەقیقەتی ئیسلام ناتوانێ سارد و سڕ بێ لە کرداری چاکە. هەچ کەسێکیش گەیشتە حەقیقەتی ئیمان ناتوانێ بۆ غەیری خوانیەت بێنێ. هەچ کەسێکیش گەیشتە ناوکرۆکی ئیحسان لاکردنەوەی بۆ غەیری خوا نابێت. ئەو کەسانە ئەبنە مرۆڤێکی کامڵ و هەموو کەس لیان حاڵی نابێت. لە خۆراسان و لە بەڵخی دۆستانی خوا کۆمەڵێک سەرباز لە زستانێکی ساردا بە پێدەشت و قەتپاڵی چیایەکدا دەڕۆشتن. لە زووەوە بە چۆڵەوانیەوە بوون و عەوداڵی ئاوەدانیەک بوون، شەکەت و ماند و برسی دەیانویست بگەنە ئاوەدانیەک و پشوویەک بدەن. پیاوێکیان بینی جلو بەرگی هەژارەکانی دەرگانەی خوا و سۆفیەکانی خۆراسانی پۆشی بوو، دارعەسایەکی بەدەستەوە بوو ڕێیە کرد. یەکێک لە سەربازەکان هەندێک لە هاوڕێ سەربازەکانی دوورکەوتەوە و بە ئەسپەکەی پێشی بە کۆچەری ڕێی خواگرت و لێی پرسی پێمان بڵێ ئەمانەوێ بچینە ئاوەدانی، ئەمانەوێ پشوویە بدەین، ئاوەدانی لەکوێیە؟ پیاوەکەش بە عەساکەی دەستی ئاماژەی بە ئاوەدانیەکە نەکرد، بەڵکو ئاماژەی بۆ گۆڕستانی ئاوەدانیەکە کرد کە لیانەوە دیار بوو. وتی ئەوە ئاوەدانیە، ئاوەدانی لەویایە. سەربازەکە وای زانی گاڵتەی پێکە، دارێکی کێشا بە سەریا و سەری خوێنی لێ هات. ویستی بەجێی بهێڵێ
سەربازەکانی هاوڕێی پێگەیشتن و بەچپە پیانوت ماڵت بڕمێ تۆ چیت کرد؟ ئەو پیاوە ناناسی؟ وتی نازانم کێیە. وتیان ماڵوێران ئەوە ئیبراهیمی کوڕی ئەدهەمە و پاشا بووە و وازی لە پاشایەتی هێناوە و ڕێبوارە ڕاستەکانی خوای گرتووە و یەکێکە لە ئەولیا و دۆستەکانی خوا خێرا داوای لێبوردنی لێ بکە با خوای گەورە غەزەبت لێ نەگرێت. سەربازەکە لە ئیبراهیمی کوڕی ئەدهەم نزیک بوویەوە و پێیوت قوربان نەمناسیت و ئەمزانی گاڵتەم پێکەیت زۆر داوای لێبوردنت لێ یەکەم. ئیبراهیمی کوڕی ئەدهەم فەرمووی سەرێک پێویستی بە عوزرخوایی بێت لە بەڵخ بەجێم هێڵاوە و هیچ گلە یەکم لە تۆ نییە و گردنە ئازابێت. لە سەردەمی حەزرەتی ئیبراهیمە پیاوێکی ئاگرپەرست بوو بە میوانی حەزرەتی ئیبراهیم کەنانی خوارد سوژدەی بۆ ئاگر برد. حەزرەتی ئیبراهیم پێی ناخۆش بوو ڕووی لە هەستیا گرش کرد و کابرا ڕۆشت. خوای گەورە وەحی بۆ حەزرەتی ئیبراهیم کرد ئایا تۆ بە مەرجی گۆڕینی دینەکەی نانت پێدا ئەی ئیبراهیم؟ 70 ساڵەوە پیاوە ئاگرە پەرستێت و ئێمە ڕزقی خۆمان لێ نەگرتوتەوە بەڵام تۆ بۆ نان خواردنێ داوای گۆڕینی دینت لێ کرد؟ حەزرەتی ئیبراهیم گەڕا بۆ پیاوە ئاگرپەرستەکە و دۆزیەوە. پیاوەکە لە هۆکارەکەی پرسی. حەزرەتی ئیبراهیم پێیوت خۆی گەورە ڕەخنەی لێگرتووم لەسەر تۆ. پیاوە ئاگرپەرستەکە وتی ئایا خۆی گەورە ئاوا مامەڵەم لەگەڵەکە؟ اینجا دوای ئەوە لەسەر دەستی حەزرەتی ئیبراهیم موسڵمان بوو. محەممەدی کوڕی سیرینە فەرمێ ئیبراهیمی ئەتڕوش دەفەرمێت ئێمە لە خزمەتی شێخ معروفی کەرخیا بووین لە کەناری ڕووباری دیژلە. کۆمەڵە گەنجێک بە بەلەمێک دان بەلامانە گۆرانیانەوت و عارەقیانە خواردەوە. وتمان بە شێخ معروف قوربان سەیریان بکە چۆن بێ فەرمانی خوای گەورەکەن دوعایەکی خراپیان لێ بکە. شێخ معروف دەستەکانی بەرز کردەوە فەرمووی یا ڕەبی خوایە هەر وەکو چۆن لە دنیا دڵخۆشی کردوون بە هەمان شێوەش لە قیامەت دڵخۆشیان بکە. پێمان وت قوربان ئێمە داوامان لێ کردی دوعایان لێ بکەی نەک دوعایان بۆ بکەیت. شێخ معروف فەرمووی ئەگەر لە قیامەت دڵخۆش بن واتە تەوبەیان لێ قبوڵەکات. ئەبێت دینداری و لە خواترسی و ئومێد و ڕجامان بەجۆرێ بێ کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویانە. حەزرەتی عایشە خوای لە ڕازی بێ دەگەڕێتەوە دەفەرمێ وتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەختی خوای گەورە ئەفەرمێ والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجلة سورەتی المؤمنون ئاەتی 60 و ئەوانش وا حەقە ببەخشن لەو ماڵی خوا پێداون دەبەخشن کەچی هێشتا دڵیان دەلەرزێ لە گەڕانەوەیان بۆ لای پەروەردگاریان واتە ئەترسن لەو ڕۆژەیە کارەکانیان باتڵ و پوچ بوو بێت لیان قبول نەکرابێ. حەزرەتی عایشە فەرمێ وتم ئایا ئەوە ئەو کەسانن کە دزی و زینا و عارەخۆری پیشیانە یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر بەڵکو کەسێک کە بەڕۆژووە بێت و نوێژەکات و خێر و چاکە ئەکات و لە هەمان کاتیشە ئەترسێ لێی وەرنەگیرێت. حوسەینی کوڕی مەنسوور فەرمووی لە هەر شتێک بترسی بێجگە لە خوا یاخو ئومێدە بە غەیری خوا هەبێ دەرگای هەموو شتێک لێ دەگیرێت و ترسێکی خراپ و سلبی بەسەر تا زاڵە بێت و خوای گەورە 70 پەردە ئەخاتە نێوانی خۆی و تۆی بەندەوە کەمترینی ئەو پەردانە گومانە. گومان خوای گەورە ئەفەرمێ وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون سورەتی الزمر ئاەتی 47 هەم دیسان هەندێشتی تریان بۆ دەردەکەوێ کە هیچ حسابێکیان بۆ ئەو شتە نەکرد بێتە ڕێیان. هەروەها دەفەرمێ قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا سورەتی الكهف ئاەتی 103 واتە بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئایا پێتان بڵێم زیانبارترین کەس لای خوا کێیە؟ ئەوانن کە هەوڵ و تێکۆشانەکانیان لەم ژیانی دنیادا بە هەوانتە و بێناوەڕۆک دەرچوو چونکە پێبڕوا بوون و هەرچیشیان کردبێ لیان وەرنەگیراوە لەگەڵەوەیشە لایەن وایە کارێکی شیا و شایستیان ئەنجام داوە خۆیان نەزان کرد کە ئاکار چاکی لەگەڵ کوفر و بێبڕواییە کەڵکی نابێت. لە دوای هەموو کارێکی چاکە و خێرکردنێ هیچ چاوەڕوانیەکی سوپاس و دەستخۆشیت نەبێ بەڵکو دڵخۆش بە ونبوونی لە پێشچاوانی خەڵکی. باشترە بیریش لەم ونبوون و ون نەبوونەش نەکەیتەوە و هیچ باکت لە زەم و پیا هەڵدان نەبێت و وەک یەک بیان بینی. ئەمەش بە ئانێ پێی ناگەیت و ڕەنجی فەرهادی ئەوێ لە دینداری و ئیمانداریە. لە دوای چالاکیەک بە پیا هەڵدان و درۆ و دەلەسە و سوپاس و خۆبردنە پێشەوە چالاکیەکەت ئەبێتە
چاکلاکە تۆپیوێکی بۆ گەن و بێزی لێکرێتەوە، چ جای ئەوەی چاوەڕوانی خێردانەوەی لێ بکەیت کە چاوەڕوانی پیاهەڵدان و سوپاس کرد خێرێک لە دوای ئەو پیاهەڵدانە نامێنێ هەتا بەرز بێتەوە بەلای خوای گەورە. لەگەڵ سوپاسەکە ئەویش تەواوە بێت، بەرگەی مانەوە ناگرێ، هێزی ڕێکردنی ئاسمانەکانی نابێ، ئەجر زایع بێ. هاوڕێکم هەبوو پێکەوە لە مزگەوتێ نوێژمانە کرد. وەختی هاتینە دەرەوە بڕۆین ئەبینین پێڵاوەکانمان بەڕێکی دانراوە و ڕیسکراون. پیاوێکی پیری نورانی ئاوا ڕێکیە کردن. منیش بە پیاوە نورانیەکەم وت: مامەگیان، سوپاس بۆ ئەم کارە باشەت، دەستەکانە خۆش بێت. هاوڕێکەم زۆر جوان لە ئیمان و مەقام و قیافەتی ئیمانداری حاڵی بوو. وتی بۆچی سوپاسە کرد؟ وتم چکە کارێکی باش و جوانی کرد. وتی نەئەبوو هیچ بڵیت، کابرا بۆ خاتری خوا کردوێتی نەک لەبەر خاتری تۆ. ڕەنگە تۆ بم پیا هەڵدانەیە کار و نیەتەکەت لێ تێکدا بێت. إن من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. لنشانەکانی پشتبەستن بە کرداری خۆت، کەمی ڕجا و ئومێدە بەخوا لە کاتی تێکەوتن و هەڵەکردندا.